کاتێ ئینسان بەیانی ئەکاتەوە هەرچی ئەندامی هەیە سکاڵا ئەکەن لە دەست زبان، هەر هەموو ئەندامەکان ئەڵێن فەئینەما نەحن بیک، ئێمە هەومان بە تۆ بەسراوین. ئەگەر تۆ ڕێک بی فەئین ئیستەقەمتە ئیستەقەمنا، تۆ ڕێک بی ئێمەش ڕێکین، وئین ئیعوەجەجتە ئیعوەجەجنا، تۆ لار بیتەوە ئێمەش هەر هەمومان لەگەڵ تۆیە کە لارە بیت ئێمەش لارە بینەوە. ئینسان دوو فریشتە لەسەر شانێتی، یەک وشە لە زارت ناتە دەرئەنووسرێ، ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد، یەک وشە لە زارت ناتە إلا ئەنووسرێ. ئەحمەدی کوڕی حەنبەل ئەگاتە سەرمەرگ، یان جارێکیان نەخۆشیەک زۆر زۆری بۆ ئێهێنێ و ئەنکێنێ بەهۆی ناڕەحەتی نەخۆشیەکەیەوە نکەی لێوە دێ، ئاخ و ئاخەکە ئاهەکە، کوڕەکەی بە سەنەد بۆ یەگێڕێت و ئەڵێ لە فڵان بۆی گێڕاینەوە لە فڵانەوە لە فڵانەوە، فریشتەکانی سەرشان ئاخ و ئاهەکەی عەبدەکەش ئەنووسن، ئەڵێ وەڵڵاهی نکەی لێوە نەهات تا ئەوکو ڕوحی دەرچوو. ئینسان ئەبێ بزانێ فریشتەکانی سەرشانی هەموو شتێکی لەسەر ئەنووسن، شتێکی لەسەر نەنووسن دوایی ڕەنگ زەرد بێتەوە. چەند جار ڕووداوێک ڕوویداوە لە کامیرەکەی ماڵتانەوە سەیری خۆتت کردووە بزانی چی دوور کردووە و ڕووداوەکە چۆن بووە، سەیرەکەی نەک هەر نووسی بە ڤیدیۆ، بە دەن، بە ملەوەنی، بە کوالیتی و HD کوالیتی بەرز، ئەوە خۆتی، ئەوە هاتی، ئەوە ڕۆشتی، ئەوە واد کرە وادوت. ئەبێ بزانی ڕۆژێک ئاوە ڤیدۆ بەرامبەرت لە قیامەتە لێ دەدرێتەوە، لەوە جوانتر و لەوە چاکتر و لەوە ساغ و صحیحتر. کەواتە بێبیری ئەو ڕۆژەت بێ کە ڕووبەڕووی هەرچی شتە ئەکرێیتەوە کە ئەنجام داوە، ئاگات لە خۆت بێ، بزەیت بە خۆتە بێتەوە، بە خۆت، بە کەسە نا.